سەرهەڵدانی مێژووی جواننووسی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی پێش ئیسلام. دوابەدای ئەوردەوردا تەشەنەی کردو و کارەکە بیدایەت بە مەسەل لەسەر پێست و ئەو بابەتانە هەبووە. ئەو بابەتانە نووسراوە بە پەڕی باڵندە نووسراوە لەبەرەوەی قەڵەم و چوو کۆمەڵێ شت نەبوو بیدایەت و خەتەکە لەو سەردەما بیدایەت بە خەتی فاتمی دەستی پێکردووە. ئەوەی کە مێژوو پێمانەڵێ زیاتر لە سەردەمی ئوستاز ئیبن مقلە خەتی نووسیوە بە شێوەی خەتی کوفی فاتمی پێڵێ. مدەتی خۆی درێژەی کێشاو هەتا گەشتۆتە سەردەمی ئیبن البەواب گۆڕانکاریەکی بەسەر نووسینەکە هێنا بە تەبعی خۆی نووسیوێتی بە ئوسلوبێک کە تێکەڵەیەک بووە لە خەتی ئیجازە، سولس و ڕێحانی و لەسەر هیچیشیان یەکلا نەبووەوە لەبەرەوەی یعنی تێکەڵەیەک بووە لەو خەتە یاسا ڕێسایشی نەبووە. ئەمە زەمانێکی زۆری تێپەڕاندووە. دواتر هاتۆتە سەر ئەوەی کە یاقوتی مستەعسەمی سەری هەڵداوە لە سەردەمی ئەوە جیاکاریەک دروست بوو و خەتەکە برە و ئاراسێکی باشتری بەخۆیەوە بینیوە، یعنی خەتەکان تا ڕادەیەک ژیاکراونەتەوە. بەردەوام بۆ تا ئەوەیە گاتە سەردەمی سوڵتانەکان لە تورکیا تەواو گەشەی سندووە. خەتەکان بە تاوی جیاکاریان بەخۆی بینیوە، وەکو خەتی فلز، وەکو خەتی دیوانی، وەکو خەتی ڕقعە و نەسخ، ئەمانە هەمووی خانە و لایانی خۆی گرتووە. ئەو کەلوپەلوپێ داویستیانەی کەرەسانی کە بەڕاستی تایبەت بە خەتە وەکو ناحیە کلاسیکی و عامەکەشی کە پێڵێن هونەر لەسەر ئاسی عالەم هەروە ئەڕوا پێویستە قامیش چاقۆی تایبەت بۆ بڕینی قامیش واروها سمارتە هەبێ، سمارتەی سفر بۆ ڕێکردنەوەی دەمی قامیشەکە ساف بکرێ. مادەیەکی پێڵێن ئاوریشم پێش ڵێن لیقە بە زمانە فارسیەکەی مادەیەکە ئەکرێتە ناو مرەکەبدان شوشەیەەکە ئەکرێتە ناو ئەوە وەزایدەن ئەو حیبرەی یا ئەو مرەکەبەی کە تایبەتە بۆ هەڵشێشانی مەسەلەن قامیش پێی بنووسی، نەبادا ئەو مرەکەبانی ئەکرێتە ناو قەڵەم پاندانەوە، چکە ئەوە شل و خاوە بۆ ئەوە جوان نییە، ئەنووسێ پێی بەس جوان نییە تایبەتە. ئەمە کۆمەڵێ موادن وە چەقۆ هەیە و ژێر چەقۆ هەیە کە تۆ بێ پێی لەسەری بیبڕی ئەنواع و ئەشکاڵی هەیە و قامیشیش نەوعی زۆر زۆرە هەریەکەی بە ناوێک مەسەلەن. ئەمانە هەموو پێداویستێکی سەرەتایی بیداین لەگەڵ کاغەزی تایبەتە کاغەزی دیارە ئەوانەی بۆ کاری هوەری بەکاریە پێڵێن مقاهەر واتە ئامادەکراو بەدەستی. ئەویش ئەوەیە مەسەل سپێنەی هێلکە وە زاخ و زۆرجان ڕەنگی چاوە ئاوی گوڵەوەی پیاس توێکڵی پیاس ئەم بابەتانە تێکەڵەیەک دروستەکەن ڕەنگێکی کاهیبا و تۆزێ بۆرتر پیشانەیە کە ئەمە جوانیە گەیان بە وەرەقەکەەوە مەقاومێکیشی ئاەتێ بە تایبەتی ئەگەر زاخ و سپێنە و هێلکە و ئەمانەی لەگەڵا تێکەڵت کرێ بۆ مدەتێکی چەند ساڵ ئەمێنێتەوە مبالغە نەکەم کە ئەگەر بڵێم 300 400 200 ئەمانە ساڵە یعنی کە وترا و تاقی کراوەتەوە ئەمێنێتەوە. بەڵام کاغەزی عادی ئەگەرەوە نەبێ بۆ خۆی ئەپۆرچێت و دوایی نامێنێ و هەڵاوەرێ. ئەمانە ئەساسیاتێکن کە وجودی ئەبێ هەبێ ئەنجایەتە سەر ئەوەی تۆ قامیش ماجی شێکە شتێکە بۆ کارێکی سەرێکی سەرەتایی بەکارێت. لە 1970 دەسم بە چوونە ناو جیهانی جواننووسی کردو هەر لەوەی کە ئیتر ئەچیتە پۆلیسی و چوارێکیدای ئارەزێکی باشم بۆ جواننووسی هەبووە. ئەو کاتە هیچ ڕێنماییەک نەبوو، ڕێنووسێک نەبوو، مامۆستاژ نەبوو کە دەستمان پێ بڵێ. تا لە 5 ئیبتیدایی ئەو کاتە کوڕاسە بوو هەنداینێ لە کاتینە هەم لە زمانی کوردیا هەبوو
قراءة مفيدة عربية كهابو نسرابو الخط الحسن يزيد الحق وضوحا بكرديش خطي جوان راسي رونتر دكاتو برواب كأوا كوي خطكاني تيابو تناو دقبو أما أنا ما عنده ببارك البول خويشة يعني أهاتو بيرم أو بو بهاندريك وبردوام ممارسة لصر أواكر لصر زايدا أو كراسي كأدرا ولو ما مصاما نبو كراسك الفوباء يقبو هاشم محمد بغدادي أو كاد خويني عراقي أو يتابو ممارسة ما أنا كنت أمدو أيانا يتروا بسي شنو ناو جيهاني تواجوان نسيبهم كومالك ما مصاي بالريس بخدمتي أنقشمو آشنابهم لأنا ما مصام حسين فيرو خوالي خوش بيسا لجيانا نماوا كالسيماني ناوي كتابتي خويه وكاك سركتي علي حبيب من يكم جار وكو كاري بيشي شو ملاي دوكاني هو اللي صالي 86 أو دما إعلاناتي لوفري ظلئيها يعني بخشي روناشي لوفري هبو من كارم لقالا كل وكو راحة لسر كاري بازرقاني وتجاري مثلا نسيني إنك زانستي أو أبو لو شاب بيشكوتنيكم بخوه بيني دواتر وابستبون با كراسكاني هاشم بغدادي ودواتر شون ناو جيهاني جوانوسي لقال ما مستا خالي زنقان لم دوايانا ريز وحرمت معنا يبو يستاذنا بيان لفرنسا براستي الريبيشاندري في باشم بو لبواري جوانوسي لختي نستعلق وكو تواناج من صالي 2000 دووە کە بیرۆکەی دانانی دروستکردنی کۆمەڵی خۆشنووسان بڕیاری لەسەردا لە سلێمانی یەکەم ئەندامی دەسەی کارگێڕی ئەو دامەزرانی کۆمەڵەیە بووم کە لە 2023 لەدایک بوو من دەسەی کارگێڕی بووم لە یەکەم خولا لە دووەم خولاوەکو سەرۆکی کۆمەڵی خۆشنووسانی سلێمانی هەڵبژێرام خزمەتم کرد لە 2008 تا کۆتایی مانگی 2012 لە 2012 وەکو پەیامێکی ئەوەی کابێ دەسەڵدەستی توانا و دەسەڵات بکرێ خۆم هەڵبژارنێکم ئەنجامدا خۆم کاندید نەکردەوە دامە دەستەیەکی کە بۆ خولی سێهم لە دوای ئەوە دو ساڵێک بن وەکو ڕێنمایندە و وەکو ڕایۆشکار و ئەمانە ئاگادار و سەرپەرشتیاری کارەکان مەکرد و دۆستانە لەگەڵ و برادەرانە بیرۆکەی ئەوم بۆ هات کە گرۆی جواننووسانی سلێمانی دروستکە ئەم جارە بە ناوی جواننووسانەوە گرۆی جواننووسان دروست کرد لەگەڵ کۆمەڵێ کەسایەتی جوان و جواننووسی ئەم شارە کە جێدەستیان دیارە پاشان لە 2007 مۆڵەتی ڕسمیمان وەرگرت مۆڵەتەکەی لێرە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە الحەمدوللا تا ئێستا دەست بەکاری لە کارەکەمان تا ئەم دقەیەش ئێمە پەیاممان بەردەوامە و لە نێو ئەو مودەیە توانیمانە دەیان خولی جواننووسی بۆ فێرخوازان بکەینەوە هی قوتابیان لە مەکتەب و لە پەیمانگاکان لە حکومی لە غەیری حکومی و بە خۆبەخشیش کۆمەڵێک خولبان کردوتەوە بە تایبەت ئەوەی CDO ڕێکخراوی CDO کە ڕێزمان هەیە بۆی کە شوێنی بۆ دەستەبەر کردین و بە شێوەیەکی وا کە ئێمە بتوانین بە خۆبەخشی لەگەڵ ئەو برا جواننووسانەمان کە ئوستادن ئەو خولا بڵێنەوە بەدەر لەم کارەمشان بەشانی ئەوە ڕوادی خەتاتی عێراقی دروست بوو لەگەڵ دوو بەڕێزی کە مامۆستا مستەفا سعید و لەگەڵ کاک بەرزان حاجی ئەم ڕوادەمان دروست کرد کە تێکەڵ بووین لە ڕێی ئەلکترۆنی بە دنیای دەرەوە ئەوە بوو لە ئەنجامی کارەکانمانە کۆنتاکتمان لەگەڵ وڵاتانی ئێران و وڵاتە عەرەبیەکان و بە تایبەتی میسر کرد الحەمدوللا لەگەڵ ئوستازی بەناوبانگ ئوستاز خضەیە پۆرسەعیدی کە یەکێکە لە ناودارترینی جواننووسەکانی ئەمڕۆی سەردەم لە ناو میسرە کە هەمووی ئەتوباراتێکی هەیە ئێمە وابەستە بووین لەگەڵیا و بانگێش کرایان وەکو نوێنەری کوردستان ینی 5 کەس بانکرایان یەکیان لەوانە من بوو وەکو نوێنەری کوردستان بانگێش کرایان بۆ مەراسیمێک لە منۆفیە کە ئەحمەد حافظ سەرپەرشتی ئەو پێشاگانی و دەوڵەتەیە کرد لە کۆی دنیاوە بانکرابوون وەکو ئەندۆنیسیا و مالیزیا و وڵاتانی تر و دەوڵەتی عەرەبی و عێراقی ئێمەش یەکێک بووین لەو کەسانەی کە تابلۆکانمان سەرکەوتوانە هەڵبژێراوە شادێکی باشمان بەدەستێنا خەڵات و مەدالیاشی لەگەڵ بوو الحەمدوللا ئێمە لەوێژ ئەومان دەستەبەر کردووە هەروە ئیجازەم لەسەر دەستی ئوستاد خضەیە پۆرسەعیدی بەدەستێنا لە دوو جۆری خەت لەوە خەتی نەسخ و خەتی دیوانی
ئەوە شایەتەکەیەتی لێرە کە دانراوە. بەڕاستی ئەمڕۆ دنیای سەردەمە و تەکنۆلۆژیا هاتۆتە ئارا و یعنی بە حەقەت بە دیوێکا وەکو ناحیە بازرگانیەکەی زەربەیەکی زۆری لە بواری هونەری داوە و دەست و پلی نەوەکانمان و مناڵەکانمان و ئەمانەی گەنجی ئەمڕۆی تەواو پیرەڵ کردووە، تەواو داماو کردووە، تەواو زەلیل کردووە، کەوا دەستیان تەواو گۆش بووە لەبەرەوەی پەنا نابەنەبەر ئەلف و بێی نووسین. ئەمە جا خەمێکی گەورەیە بوو لەبەرەوە ئێمە بێ خەمی زمانیشمانە بێ. خەمی زمانی دایک زەرورەتێکی تەواوە کە ئێمە ئەمڕۆ قسەی پێکەین لە پێش هەمووان و خۆمەکەمە هەڵەیەکی زۆرەوە کە وشەی عەرەبی وشەی ئینگلیزی مەسەر کۆمەڵێشتی تێکەین و ڕێکلامەکانی تێگڕای ناو شار بووە بە ئینگلیزی لە پێشی پێشەوە دواتر جاری هەر عەرەبیە. ئەو خەڵکە زۆر بە سەیر و سەمەرە مەسەر شتەکان تێپەڕێن. ئەمە زیانێکی گەورەی گەیاندوە بە تایبەتی بە جواننووسی و بە زمانی کوردی. لەبەرەوە ئێمە بەردەوام هەوڵ دەین ئینشاءڵڵا لە ڕووی هونەریەکەەوە کاری خۆمان بکەین، بەڵام قیمەتی هونەری کەمی نەکردووە وەدا نەبەزیەوە لەوانێ بڵێن بەرەو ئاڕاستەی زۆر چووە لەبەرەوە پێگەی کورد لەناو هونەری جواننووسیان لەسەر ئاسی عالم لە باڵایە بەڕاستی.